کەسێک زلێشی دیایدا کە تریشی بێت. ناوم بە محمد حەمە کەریمە. دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد. کاکلەمەوە فەرموو بۆ سەرپان. حەزەکەم ناوە لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی. کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لەو پیشانە. لا تۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی مەقدە. دێنشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی چاودێریە دەرکەوتووە کە چۆن بەخادرمەکانەیەتە خوارەوە ڕان. ڕوومادانە ساڵ بێتەوە بەسەردا لە 6 ساڵ کەمتری نابێت. ژیانم پیاوی بێشەرەفی و کوتۆم نەبینی. عاشق چ پێویستێکی بەشەرەفە. حافیز برادری مناڵیم. ئەزانی ئێمە سڵاوتان لێ بێم کاتتان باش بێت. دیاران ترێلەری فیلمی ئالوودا بڵاوکرایەوە و لایەندەیەکی نزیکیشە لەسەر شاشەکانی سینەما فیلمەکە نمایشەکرێ. گفتوگۆکەین لەسەر چەواوی فیلمەکە و بەرەمێنان و ڕۆڵگەڕان بە میوانداری زۆر بەڕێز هونەرمەند شواناتۆف کە میوانمانە. کاکشوان سڵاو لێبێ زۆر بەخێر بێت. زۆر سوپاس بۆ تۆ. کاکشوان سەرەتا پێم خۆشە لە چیرۆکەکەەوە لەگەڵ بەڕێستا دەست پێ بکەم. دیارە چیرۆکەکەیەکێکە لە چیرۆکە تایبەتەکان و چیرۆکێکە کە کەم دەرهێنەر یاخود بڵێم کەم لەسەر شاشەکانی سینەمای کوردی بینیومان. ئەگەر بڵێن چیرۆکێکی قەدەغێ و زۆر کەم دەست بۆ بابەتێکی لەو شێوەی لە نێو کۆمەلگایە براوە. تا چەند گرنگ بوو ئەم جۆرە فیلمە لە ئێستا بەرهەم بێنرێت بۆ بینەری کورد؟ زۆر سپاس دەکەم. بەخێر بێ. چیرۆکەکە هی هاوڕێی عزیزم کاک سیروان محەممەدە دواتر کە کردی بە سیناریۆ چیرۆکی بایۆگرافیە پاش قۆناغەکانی دەڤەڵۆپکردن واتە گەشەکردنی سیناریۆ بە چەند قۆناغێکا تێپەڕیەوە گەیشتەوەی کە بەرهەم هێنرێ. لە ڕاستیە چیرۆکە سەرنجڕاکێشە دەبەروی زۆر بەتەواتی پێی لەناو واقعایە و زۆر ڕەهەندی واقعی لەخۆیەگرێ لە مەسەلەی دەرونی ئینسان، مەسەلەی ئەوەی کە مرۆڤ ینی هەستەکانی مرۆڤ دەساتە لە ساتەکانە لە بتلایبەتی لە پەیوەندی خۆشەویستیە لەوەی کە بارودۆخی نائارامی کۆمەڵایەتی و ئابووری کە بەداخەوە کۆمەڵگاکەمان فیانات پێیا تێپەڕێ مرۆڤەکان چیان لێت و چۆنێکەونە تۆڕێک لە پەیوەندی نهێنی کە بەڕای من ینی کۆنسپتی فیلمەکە لەویا گرنگەکە پێمانەڵێ کاتێک کە باری ئابووری خراپە بێ لە شوێنێک لە شوێنەکانە ڕۆحێتی پێ باوڵێن ڕۆحی جەریمە بەرزە بێت و تاوان بەرزە بێتەوە و ئینسانەکان جۆرێک لە دۆخی گورگ وەرەکردن بۆ یەکتری گرنگەوەی من هەبم و تۆ لەسەر حسابی پلیشانەوەی تۆ. طبعا ئەم مەسەلانە لە چیرۆکە زۆریان پەیوەندیان بە ئەو ڕووداوانە هەیە کە واقع تحکمی پێوەکە هەندێکیان پەیوەندیان بە دەرونی ئینسانەوە هەیە بە هەستەکانی ئینسانەوەی کە قوڵە لەو شتانە ینی کەم کەسێ ینی لە مێژوو هەتا لە ڕووی سایکۆلۆجیشەوە ئینسان زۆر جار نازانێت ئەو کەسی بەرامبەری دانیشتووە زیندانەکانی ناوی بیرەکانی ناوی ناخی چیتیایە. ئەم فیلمە لەو ڕۆوە لە ڕووی هەستەوە و لە ڕووی ئەوەی کە ناخی ئینسانەکان چی هێنن بەسەر ئەویتە من ئەو دەبل مۆراڵی بە تایبەتی لەم ڕۆژگارەیە کە ماسک و دیوی جیاجیا دروست بە حکمی دووبارە یەکەمەوە بە حکمی ئەو فشارە سیاسی و ئابووری و سایکۆلۆجیانی کە لەسەر مرۆڤەیە زیاد لە موچاوێشی زیاد لە ماسکێکی بۆ مرۆڤ دروست کردو. ئەلو چوارچێوەیە چیرۆکە چیرۆکێکی خۆشەویستی و تاوان و نهێنی ئامێزمان فیلمەکە بۆ بەڕێوە و تەکنیکی گەڕانەوەکەشی لە ئێستاتوانمەوەنە بڵم کە تەکنیکێکی سەرنجڕاکێشە تا بۆ تۆزێک بینەران ینی هەست بە تەشویق کردە 5 دقەی کۆتایی تۆ نازانیت
چێگوزارێت لەم ئیشە و ئەوە بەشێکە لە جوانی گەڕانەوەی چیرۆکەکە جوانی دەرهێنانی و جوانی پەڕێوەبردننی دراامەکە لەم ئیشە هەم لە شانۆ هەم لە دراما هەم لە فیلمە لە زۆر ڕۆڵی جیاوازاتەوەمان بینیوە ئەم جارە ڕۆڵەکە چۆنە بێت جیاوازترە لەوانی تر بەجێ بێڵین بۆ بینەران بۆ ڕەخنەگنان بۆ هونەرمەندان کە فیلمەکە بینن ئەو فیدباکانە ئەو با بڵێن قسەکردانە ئەبێ ئەوان قسەی لەسەرکەن پێشی ئەوەی کە دایمەن تۆ هەوڵیت بەڕای من هەموو کەسێکم بۆ هونەرمەندێ هەتا مرۆڤ لە ژیانە لە ئەم ڕۆی لە ڕۆیکە جیاتر نیش هەوڵێن لەو پرۆژانێکێن لەو فیلمانێکێن کە فەزایەکی کە کارکتەرێکی کە لە چیرۆشیشی جیاوازترا دەرکەوە مەژێکێکە لە هۆڵان بەڵام لە لای بینەر چۆنە بێن چۆنەکەوێتەوە باشە بێگومانم لەوە چ زۆر کاتڕۆڵ هاتوێتە بەردەستی تۆ با بڵێن بەدڵت نەبوو بێ بەڵام چی وای کرد ئەمڕۆ لایەن بگێڕیت سەرنجی ڕاکێشایی لە زۆر دیداریتی شاباسی مەم کردووە بن ڕۆڵ بە وەکو مەترەکاری نابینم چەند درێژە چەند کورتە زۆر فیلم هەبوو 6-7 دیمەنم هەبوو زۆر لە درامای گردو لە کەمترین دیمەنەکان من دەرکەوت لە فیلمی هێرانەستاوەکان هەر ڕۆڵەکەم ڕۆڵی سەرەکی بوو بەڵام کەم دەرکەوتم بە شوێن سەختیە ئەگەڕێم یعنی چۆن ئەڵێ ململانەیەک دایما لە ناومایە یعنی وزۆڵەمە هیلاشیش مەکا زۆر جار کە چۆن تێستی هەستە جیاوازەکان بکەی و ئەم هەستە جیاوازان لە ڕێگەی ڕۆڵێکەوە بەڕاستی نەقڵکەی بۆ بینەر بەڕای من ڕۆڵبینین دوای گریان و پێکەنین بەڕانی گریان و پێکەنین لە هەنێک شوێنی خۆیان سەختن بەڵام ئاسانترین جۆرەکانی تعبیرکردن لە نواندنە لە دوای گریان و پێکەنین بەڕێوەبردننی هەستەکانی وەکو شەک وەکو قەلەقی وەکوی لێک ساتە 4-5 سترێسە بۆ دروسە بێ وەکوی کە ینی ئەم بەڕێوەبردننی ئەم دۆخێکی وەکو قەلەق دۆخێکی هەمیشەیی ڕاڕایی دۆخێکی هەمیشەی ئەوەی کە جێژبوون لە ناو ڕووداوێک لە ڕووداوەکانە واتە سەختی بەگشتی بۆ من ئینترێسترە لە ئەوەی کە بەتەنها ڕۆڵێک بووم لەگەڵ ینی دیوێکم بە دیوەکان ئەنجا ئەمە یەکێک بوو لەو ئیشانە یەکێکە لەو ڕۆڵانەی کە ینی تۆ 5 دقە تێنا پەڕێ ئەم کارکتەرەکەی من دەکەوێتە دۆخێکی ترەوە 5 دقە تێر پەڕێوکێتە ئەم سەختیە ڕۆڵگەڕانەکەی بێگومان کورسە وەکە ڕاهێنەری ئەسپەی کە ئەچێت ئەسپەکە ڕامەکە ینی هەموو جارێک تۆ دیسانە توانی ئەم ڕۆڵە ڕام بکەیت توانی ئەم ڕۆڵە کۆنترۆڵکەیت و بێتە ژەرجڵەوی تۆ کە وتە بڕۆ کەوتە بۆستە ئەمان سەختی هەبوو بزانین چۆنە بێت ئینشەڵا بێگومانم کە کارێکی زۆر تایبەت و ناوازا بێت ئەوەی کە زۆر جێ خۆشحاڵیە و دڵنیاشم کابێتە جێ خۆشحاڵی هەم بینەران و هەم تاکێکی کوردیش کە سێری فیلمەکە کادەوەیە کە کاستی فیلمەکە هەمویان کوردن و بەرهەمهێنان و هەموو بۆ بڵێن بابەتەکان ئەوە کۆڵێن کوردەواریانن بڵێن جێدەسی هیچ شوێنێکی تری پێوە دیارێ ئەمە تا چەند بۆ تۆ هەمووکو ئەکتەرێکی سەرەکیێنەوە فیلمەکە ئەم خۆدۆک و دەرهێنەرێکیش جێ خۆشحاڵی بوو بۆ تۆ ئەمە بەڕاستە زانیت ئەگەداری متابعی دڵنیام ئەمە ئەوەیە کە چەندین ساڵە هەوڵی بووین منیش و هاو با بڵێن نەوەکانی من هاو جیلەکانی من کە لە ناوەڕاستی نەوەتەکانەوە بە کامێرای ماڵ هۆم ڤیدیۆ دەستمان پێکردە تاکو ئێستا تەمەن هەموو هاوڕێکانمان سینەماکارە ئەزیزەکان هەموو پێکەوە ئەمێکە هەوڵی بووین کە کوشتێکی ڕاستیستینە وەکو بەزەک و خۆ بەسەر وەرزانین وەکو مافێکی خۆش خۆ بەسەر وەرزانین هونەری سینەما بۆچیە بێتر هەر بێ بچین لە دەرەوە خەڵک بێنین هەر بێ بچین لە دەرەوە دایمە ژمارە دووبی دایمە بچی بۆ وڵاتانی دراوە سێری دیتکەیت و نازانم چی بکەیتەوە بکەیت و ئەمانە چەند ساڵێکە لە کوردستان لە ڕووی پرۆدەکشنەوە
گەشەیەکی گەورە دروست بووە لە ڕووی وێنەگرتنەوە لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی زمان نواردنەوە لە ڕووی زمانی گێڕانەوە لە ڕووی دەرهێنانەوە لە ڕووی پێش بەرهەمێنان پاش بەرهەمێنان هەتا شێوازی دابەشکردنی فلم هۆشیاریەکەی گۆڕاوەمانە ئەمەش جێگەی خۆشحاڵێ بەڵام دیسان وەڵێن لاوازە بێت باشتر پشتگیری بکرێت بۆی ئێمەش ینی وەکو هەموو دنیا و دراوسەکانمان گەشە بکەین بەڵام بەڵێ لە سلێمانی لە کوردستان لە هەولێر لە زاخۆ لەوانە ئەم پاشووری کوردستان ئێستا جوڵەی سینەمایی دەستی پێ کرد 200 ساڵێکە وە گەشە هەیە و ئەم فلیمە لە ڕووی زمانی سینەمایی لە ڕووی ئامنواندن لە ڕووی دەرهێنان لە ڕووی لایت لە ڕووی ڕنگ لە ڕووی جێڕانەوە لە ڕووی شێوازی بەرهەمهێنانیشەوە یەکێکی ترە بێت لەو فیلمانی کە لەم تەوژمێکە 6 ساڵە دەستمان پێ کردو کە بێتە جێگەی خۆشحاڵی بۆمان لەبەرەوە بەڵێ من زۆر خۆشحاڵم بۆی کە خەریکە ئامانجەکەمان هێوا شێواژێتە دی. بابەتێکی تر کە گرنگە ئەویش لە ئێستاە دوو جۆر فیلم بەرهەمەیان بێت بەشێک لە فیلمەکان بۆ سینەمای کوردیە بەشێکیشیان بۆ کێبڕکێ لە نێو فستیڤالە جیهانیەکانە کامیان گرنگترن بەڕای تۆ بێگومان هەردووکیان گرنگن بەڵام لە ئێستاە بۆ سینەمای کوردی کامیان گرنگترن؟ من ناتوانم بەو شێکڵە سەیری کەم بەو شێوەی کە کامیان گرنگترن. فیلمسازێک قەناعەتی وایە فیلمێک بە شێوازە لە شێوازەکان دروستکە بینینی ئەو گۆشەنیگای ئەو بۆ دروستکردنی فیلم بۆ جێڕانەوە لەسەر چیرۆکێرەکان بەو شێوەیە. فیلم ئەبێ فیلم بێت بینەری ناوخۆش بیبینێ و چێبڕ چێشکە لە فستیڤاڵەکانی دنیاە بە چه شێوەیە کێ ئەماکە بابیکە ئەبێت فیلم بینەری هەبێت ئەبێ فیلمی باش دروستکەین خەڵک بچنە سینەماکان یەکەم وەکو پراکتیزەکردنێکی چالاکیشی شارستانی یعنی تۆ بچیتە وڵاتێکی بچیتە زیورخ لە سویسرا چۆن باخچە هەیە و خەسخانە هەیە و شەقام هەیە سینەماش هەیە ئەبێت هەموو جارێ ئەڵێم ئەبێ شارەکانی ئێمە خەسخانێکیان نەبێت ئەبێ باخچەیەکیان نەبێت ناش بە سینەمایتیان نەبێت وەکو بەشێک لە ژیانی شارستانی کەسێک هەموو جارەڵینەوە و دایان جارمەشمان باس کردووە کە کەسێکی زۆر ڕێزی لێگرێ زۆر جاڵێ بەچین قاوەیە بخۆینەوە چنسی فیلمێ بکەین داوەتەکەم بۆ سێرکردنی فیلمێک بێ لە مەسەلەی ڕەهەندە معریفی و سایکۆلۆجی و ئەخلاقیەکانی فیلم کە کاریگەریی گەورەی هەیە لەسەر ئینسان وەکو مەکسیم گۆرشیێڵە سەحرێکی گەورە خاڵێکی ڕووناشی پچکۆرە لەناو فەزایەکی تاریکە لەبەرەوە ئێمەش پێویستمان بە فیلمە بەڕای من هەر جۆرە فیلمێک دروست بکرێت گرنگەوەیە کە دروست بکرێت بۆ ئەوی گەشە بکەین لە پاڵیا بەڵامە بە ڕەخنە بگرین ڕەخنەی چۆن ڕەخنەی ئەو لە خوێن لەو جۆرەی کە خوێندنەوەی ڕاستەقینە بکەین بۆ ئەو جۆرە فیلمانەی کە هەیە نەک سایکۆلۆجیای لە پشتەوە بێ نەک باڵێن بڕوخێن و بێ لەوەش ئەبێ ئێمە زەمینە خۆشکەین بۆی کە فیلمسازە کوردەکان بتوانن بە ئاسانی فیلم دروستکەن نەک حساباتی ستانداردی هۆلیدیمان لەگەڵا بکەن لەوەی کە لە فیلمێکە بێتە سینەما 1000 حاڵ لە کەرتی تایبەتیا لەگەڵ تیڤیەکە لەگەڵ بزنسمانێکە اتفاقی بەڕێک پارە و پاتێ لە وڵاو سینەما لە پڕێکە مەسەر پێتەڵە لە ساڵ 50 داهاتی فیلمەکە بێ بۆم بێ مەبەستمەوەیە کە فیلمی مەبەستت لە فیلمی کۆمەرشەڵ و فیلمی ئارتە هەردووشی گرنگە بەڵام فیلم بێت کەنی ئاسان نییە تۆ بتوانانی بینەربەریتە هۆڵەوە بەڵام فیلمی پێشکەشکە چیرۆکیشی پێشکەشە کە هاتە دەرەوە مەست و بێ بەو دنیای تۆی و ئەمەش چێژە لەوانەیە تۆ چێژ لە فیلمی میوزیکەڵ وەربگری هەبێت چێژ لە فیلمی ڕۆمانس کۆمیک وەربێ هەبێ حەزی لە ترسناک بێ هێنا حەزی لە فیلمی چیرۆکیشی واقعیە کە باز لە کچێکە کە فەقیرە و نازانم چی بێ باز چێژەکان بێنین سەیری فیلم بەڵام بە گرنگ چییە گرنگەوەیە ئەمە ئەو نەفلیم دروستەکەین کە هەموو چێژەکان کێبڕچەکەن بێکەوە نە ئەمەمان نییە ئەجینا کۆمەرشەڵ بوون مهمە فیلمی ئارت هاوس مهمە فیلمی ژانرە جیاجەکان مهمە دروستیکەین فیلمی مێژوویی مهمە ئێمەمانێ وای لێبێت بەسێکی گرنگ کرد ئەویش ڕۆڵی حکوومەتە لە بەرەمەنانی فیلمەکانە ئێستاش هەر بە شێوەی ساڵانی ڕابردووە یاخۆت نا لاوازە ڕۆڵی حکوومەت لاوازە بۆ بەرەمەنانی تێمە لە بریزە قسەم کردو ڕاستە ڕۆڵی حکوومەت لاوازە زۆر لاوازە و ئەسبابەکانیشی زۆر زۆر باشە کەوایە
بێگومان ئەم فیلمە لە بەرهەمهێنانی کەناڵی کورساتە بۆ نمونە چوونە پێشی بەشێک لە کەناڵەکان تا چەند ئەرکە لە ئێستاە بۆ ئەوەی کە ئێمە بڵین چاوی بینەری ئێمەش وەکو تۆ ئاماژەت پێکرد پێویستی بە سیرکردنی فیلمە وەکو بابەتێکی گرنگی بە بڵین هەر شارێک کە هەبێ ئەمە چۆنە بینی؟ زۆر تەلەڤیزیۆن هەیە لە دنیای فیلم بەرهەمهێن و فیلمەکانی ئەوان چونەتە فستیڤاڵە گەورەکانی دنیاوە و خەڵاتی گەورەژێن و لۆگۆی تەلەڤیزیۆنەکانیان نەبن و بەهۆی پرۆدەکشنی فیلمەوە ناوی تەلەڤیزیۆنەکە بەرزبێتەوە مەسەڵەن ئاختەی فەڕەنسی مثلا BBC و دیکۆمنتاری مثلا NHK یابانی جەزیرە دیکۆمنتار فستیڤاڵی دیکۆمنتاریشە بۆکە ئەوە عقلیەتی و تەلەڤیزیۆنە ئەزانێ نیگای بۆ فیلم چییە بۆ فیلم بەرهەمهێنێ و ئەوێ لە فیلمەوە چی بکە و چۆن قازانجیش لێ بکە چونکە بیرە نەچێ تۆ کە تەلەڤیزیۆنێکت هەبوو واتە تۆ زەمانەتی و کردو کە بەشی ڕێکلام و مارکتینگەکەی و هەیە زۆر ڕاستە ئۆکەی تەلەڤیزیۆنەکەشە پێویستی بە فیلمە سێ هەرچێکی مۆراڵی هەیە کە تۆ تەلەڤیزیۆنێکی کوردیت ئەبێ لە تەلەڤیزیۆنەکەتە دراما و فیلمی کوردی هەبێ و بێبیر بکەیتەوە تاکەی من پشت ببەستم بە درامای کۆری و یابانی و ئێرانی و تووشی و بۆ خۆم بیر نەکەمەوە لەوەی کە بازارێک دروستکەم گەشە بەم بوارە ئەی خەمەوە ناو تەلەڤیزیۆنەکەم بازاریشی پێپەیەکەم لە سینەماکانیشە پیشانی ئێم و گەشەشەیەم بە واری ئەستێرە سازی بازار بۆ هونەرمەندەکان گەشەیان بە چیرۆکی کوردی مێژووی کورد گەشەیان بە هەموو ئەو کێشانەی کە لەناو کۆمەڵگا هەیە کەواتە تۆ بەس بزانی چەند گرنگە کە کەناڵێکت هەیە و بۆچی درامایە فیلم بەرهەمهێنی هەنگاوی زۆر گەورە بەس کە ڤیژنە نەبوو بەڵام ناتوانیت یعنی ئەمەش استراتیژی پێویستە یعنی بەڕای من ئەگەر ڕۆژێک ڕۆژان تەلەڤیزیۆن ئەنتەرتەینمەنتە کوردیەکان بە نمونەی کورسات مەسەلەن هەموو ئەوانەی کە هەیە ئەگەر ببوورە ئەو جملانم بۆیە بریناریان کە ئەگەر عەقڵیان بۆ پشتیە بیر لەو بکەن و استراتیژێک دانن بۆ فیلم و دراما و سینەما بازاری بکەن بازاری فیلم و درامای کوردی ئەفرێت و نازانی چ ململانێک لە بازارات دروستە بێت چونکە تۆ دراماکەی ئەو کەناڵە دراماکە ئەو فیلمەکە ئەم فیلمەکە مەڵی فیلمەکەی من قازانجی کرد ئەوڵی نەیکرد وەڵی من چی بکەم قازانج کە مەڵی فلان ئەوستێریان بردو بەلای خۆیانە من بۆ نەیهێنم بۆ ئەو کوی کە لە MBC و لە شەرقیە و لە UTV و لەمای لە عێراقا ڕاو لە بەرپێکەش خۆی کێبەرپێکی جوانە بێت وەکو تۆ ئاماژەت پێکرد بۆ پێشکەشی سینەمای کوردیشە ڕاستە دوجار فیلم و درامای کوردی ئیباتە بەڵام دشیان بەم شاسە لێ نەکردوێتە ئێستا چون بە ڤۆڵەنتێری بە بەلاش درامای تووشی و کوردین یابانی و ئێرانی و کۆریین و بەڕاستی سەیرە ئەم هەستا ڤۆڵەنتەریە بە ڤۆڵەنتەری کللتوریش کرد ڕێکلام بۆ کللتوریشی کاکەی تێناگەم لەو شتەم لەبەرەوە بەڵێ هەرچی تەلەڤیزیۆنەکان ئەەکەکان ئەمەی کە باسم کرد لەوە زۆرتریشە لەبەرەوە کە تەلەڤیزیۆنەکانێتە پێش و هەر تەلەڤیزیۆنێک بەڕای من فیلم بەرهەمهێنێت من پیرۆزبایی لێکم ئێمە هەنگاوی کورسات گرنگە هەنێک تەلەڤیزیۆنی کە دروستیان کردووە گرنگە درامای کوردی هەوڵیان دروستکەن ئەم هۆشیاریە بێ بگۆڕێت ئێمە ئیسفادە لەوە ناکەین هەر بازار بۆ فیلم و درامای بیانی بدۆزینەوە ڕاستی خۆشمان خاوەنی ئەکتەری زۆر باشین خاوەنی بەرهێنەری باشین خاوەنی نووسەری باشین هەموو بەڕێوەبەری مێدیاکان و بەڕێوەبەری وەزارەتی کلتور و وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەت و هەمووانەی کە بەرپرسی مێدیان لە کوردستانە بە ئەهلی و حکومیەوە ئادەی یەکێک لە ئێوە بتوانێت گۆرانیشی کوردوم لە کەناڵێکی تورکیا بۆ لێە لە کەناڵێکی ئێرانیە لە کەناڵێکی کورە عەرەبیە کە ئێمە لە عێراقیشە دەدەی ئەی بۆ تۆ بە بەلاشەوەکەی من ئەمێ تێ بگەم لەم هاوشێشەیە یعنی تۆ بۆ کەس تۆ دانێ پیانانێ بەرامبەرەکە و کەچی تۆڵی فەرم و بەخێر بی سەیرە هەوە سەیرە بێ ڕابوەستێ مەسەلێ بەس لەگەڵ هەموو ئەم بابەتانی کە تۆ ئاماژەت پێکرد هەنگاوەکانی ئێوە هەر بەردەوامی هەیە بۆ بەرهەمهێنانی فیلم هەنگاوەکانی ئێمە بەردەوامی هەیە بەس ئێمە هیلاک بووین ڕاستە یعنی ئێمە پیر بووین
بەڕاستی بەڵام ئەمە پرسیاری و مانوو کاکشوان ڕاستە بەڵام لەگەڵ ئەمانو بوونەشە ئەوەستن چونکە بێگومان لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەر خۆت لە چەند فیلمێکی سینەمایە بەشدار مەسەلەی وەستانەکە پەیوەندی بە عشقێکی خۆتەوەی بۆ بوارەکە بۆ وڵاتەکە و بۆ هاوڕێکانی کۆمەڵی هاوڕێی زۆرێکە حەزمان لە فیلم و سینەماکە حەزین وڵاتەکەمان بچینە فستیڤالەکان و عالەمی کوردستان بەرزکەینەوە هیچ نەبێ ئەوە عقدەیەمان هەیە عقدەی کورد بوون لەوانەیە سینەما بۆم حەلکە هەمیشە بە شخصی دوم سیرەکەی لە دراوسێ و ئەملا و لاو دنیا بەس کە فیلمێکە بیتە دەرەوە ئەو خەڵاتاکەیت و هەڵەبجە و ئەنفال و شنگال و موبیرەکەوێتەوە دڵە پڕەبێ هەچی شەهیدی کوردە بیرتەکەوێتەوە و حەزەکەیت هەزار فیلمێکە بکەیت بەس ئەم مەسەلەیە بۆ پژگیری ناکرێ یعنی بۆچی گرنگی ناین بە دراما و سینەما و فیلم ئەمێ تێ بگەم نامێنە سەقسەم ئەندێسە فیلمی ئالوودە قساکەین نەمێسە لەوە بکەم کە دوژمنەکانمان بە پارچە فیلمی پچکۆلە یەک چارێک بڵاوکەنەوە کوردستان تووشی بوومە لەرزاوێ چارەشێ فیلمێ بڵاوکەنەوە لەسەر سیاسیەک لەسەر هەرێمی کوردستان کە دانی پیانان نمتیایە هەزارەها دراما دروستکراوە لەسەر هەرێمی کوردستان کارێمی کوردستان هەرێمێکی پیچە دان پیانانراوە تۆش دانیشتوێڵی پێکەنی نابێت لەگەڵەوەش ئێمە ناوەستین بەس کە ناوەستین ئەبێت سەپۆرتەکە زیاکرێ ئەبێ پشتگیریەکە زیاکرێ ئەبێ زمینە بۆ هونەرمەندان خۆش بکرێ ئەبێ زمینی مادیان بۆ خۆش بکرێ زمینی معنەویان بۆ غەزانم مۆزی وڵاتەکە خراپە هونەرمەندی حەقیقی ژەوەیە کە لە کاتی خراپبوونی زۆنێک لە زۆنەکانیان نیشتیمانەکەیە دەنگی هەبێت و نەکەوێت و بێدەنگ بێت ئەوە هونەرمەندی ڕاستیەکە لە قەیرانە نێڵێت ڕۆحیەتی مرۆڤ بکەوێت بەڵام لەبەرەوەی مازین بواری پشتگیری هەیە و کەمەوە بوارە ڕاستە دەستخۆش دیارە هەنێک بابەتی زۆر گرنگە باس کرد و لە گرنگترینشیان ئەو چیرۆکانەیە کە بەسەرگەلی کووردا هاتوون بۆ ئایندە تا چەند گرنگە کارکردن لەسەر هەندێک بابەتی نێو کۆمەڵگای ئێمە کۆمەڵگای کوردی بە تایبەت و کاری لەسەر بکرێوەکو فیلمی ئالوودە وڵی خانم من ڕام وایە زۆر بێکات لە فستیڤالەکان لە سیمینارەکان لە کۆڕەکان لە دانیشتنی ئەتیادی لەگەڵ هونەرمەندەکان دایما قسەیەکەم ئێمە محکومین بەسەر دوو تەوەرەیە سینەماکارەکان ئەبێ لەسەر دوو تەوەر کارکەین یا ئەنی هەستەکەم قەتیس ماوین لەم دوانەیە وانێکی هەردووشی بە باشی ناتوانین بکەین بە تایبەتی ئێمە لە باشوور لەلایەنکەوە مێژوو و جوگرافیا غەدرێکی گەوری لێ کردووی وە ئەو غەدرە گەوری ومانەزانین ئێمە دانمان پیانان ڕێوەکو دەوڵەت و قوارەمان بۆ دروست ناکەن بەگرێ نەخێر دنیای پلان و معامەرەمان لەسەر بۆی نەمێنین بە باشووری کوردستانیشەوە ئەم غەدرە مێژوویە لە ڕووی ئەخلاقیەوە کەتر لە یاڵمازەوە ئەم خەمە دەستی پێکردە لە یاڵماز گۆنایەوە و هەوڵیراوە فیلم دروست کرد لەسەر کورد شوناسی کورد تراجیدیاکانی بەس لاوازە سەدای نەبووە دەنگی نەهاوەتە لە دنیاوە وەکو مەسەلەن بۆ نمونە فیلمی ڕیسالە بۆ دنیای ئیسلام یا وەکو فیلمی مەسەلەن پیانیست بۆ دنیای ئاوشویزیا ئەو غەدرەی کە حربی عالمی دووەم و یەکەم وما یا سەر مەسەلەی یا ئەو فیلمانەی کە یەهود دروستیەکەن لەسەر تراجیدیاکانی خوان باشە فیلمێکی دووبارەیەکەم و فیلمی عومەر موختار بۆ نمونە ئەو فیلمانەی کە دەنگ سەدایان هەیە ئەو فیلمە مێژوویانەی کە سەدایان هەیە لە مێژووە هەمومان نەزانین کامانن و چین نەمانتوانین لە ڕووی ئەم غەدرە مێژووی و فیلمی وا گەورە دروستکەین بین بەڕوودنەوە ئاخر چیرۆکیش مەسەلەی شەڕی داعشە کە 1970 شەهیدەیە تا ئێستا فیلمێکی باشە دروست نەکردووە لەسەری بۆ لەبەرەوەی فیلمانە باڵجی تیوێت و عقلێتیشی ئێوە لە پشتیوە بێ کە دەوڵەتی ئەم عقلێتوان کێشەکە تەنها بودجەیە یا خۆ کێشێکی گەورەیە بەڵێ بەس ئەوەیە دوو بە دیوێکی ترە کۆمەڵگای ئێمە بە تایبەتی لە باشوور ئەناڵێن بەدەست کۆمەڵی کێشەی کۆمەڵایەتیەوە مەسەلەی مافی ژن مافی مرۆڤ ئازادیەکان مافی ئاژەڵ لەوانەیە ئێستا مخەدەرات لەوانەیە مەسەلەی ئەم دیوەش بەجەریئی دەستی بۆ نەبراوە سیستمی پەروەردە گەندەڵی مەسەلەن ئەم دیوەشە شادەسی بۆ لەبەرەوەی تۆ ڕیلاکس نیت یعنی لەلایەکەوە حکوومەت تەسەووری نییە بەوەی کە چۆن بودجە ڕێخا ژیانی سینەمای ڕێخا و ئەمە 15 ساڵە خەریکیان قسەکردین و ناکرێت نازانم بۆ لەلایەکی شۆکەرتی تایبەت ئەترسێتەوەی چۆن قازانج بکە ئەنی تۆ مەبلەغێک پارە لە شەریکەیەکی ساڵات وەرەگری
ئەوە لاژ نادات ئەڵێ چەندی قازانجەکە کاکە هەر ئەتوانی زەوێ پارەکەم بۆ بێنەوە نەتانەمە ئیشەکە بکەن من ئێمەش نازانین ئێمە لە کوێ بزانین لەم بارودۆخە شەپۆلاوی کوردستانە فیلمەکەمان قازانجەکەیان نایکەن حکوومەتیش دەست ناخاتە ناو مەسەلەکە بڵێ ها ئەی هونەرمەندان ئەمە ئەساسێکی بۆ خۆتانی پێ دروستکەن ئەمە پڕێک پارە پڕۆ کۆمپانیاکە و دروستکە و بژی لەسەری مەسەلەن لە پڕێکا لەوانەیە فڵان شەریکە قەناعەتی بە من بێت ئەویکان قەناعەتی بە تۆ بێ ئەویکان قەناعەتی و جار 2 ساڵ جارێ فیلمێک دروستە کرێ ئەوەیە کە لاوازە بەراورد ناکەم بەڵام فیلمەکانی ڕابردوو چەند ساڵی ڕابردوو بینەرێکی زۆر باشی ڕاکێشا بۆ سینەماکانی با بڵێم هەرێمی کوردستان بە شێوەی گشتی و بە تایبەتیش ئەگەر باس لە شاری سلێمانی بکەم چی چاوەڕوانەکەی بۆ ئالوودە بینەری کوردستان ئەگەر فیلم و درامای خۆی هەبێت عاشقی ئیشەکانی خۆیەتی یعنی منەوە 20 ساڵە ئەزمونەکەم لەگەڵ هۆڵەکانە ئەزمونی درامی زۆر کەم یعنی یەک درامە من بەزەگەر دەرو لە دەوری بارانم بینی بەس لە هۆڵەکانە ئەزمونم هەیە بینەری کوردستان زۆر چاک ئاستی ڕۆشنبیری بەرزبووەتەوە یان بەدەم سێرکردنی فیلمەکان زۆر هەڵەیە هونەرمەندەکان یا مؤسساتەکان وابزان بینەری ئێمە حەزی لە فیلم و سینەمانیە هەڵەیەکی زۆر گەورەیە بەڵام فیلم باش و خراپی جیاکات کەواتەوە هۆشیاری سەلای بینەری ئێمە زۆرە و بەڕاستی ینی نەبێت بە مەسەلەی شارچێتی و نازە من لە بەغا پار بەشداری درامای عێراقیم کرد لەوێ سلێمانی پێ بازاران جار باس پێڵێن هۆلیوودی عێراق ئێستا لە ڕووی پرۆدەکشن لە ڕووی دیۆپیەکانیەوە لە ڕووی ئەکتینگ کۆچەکانیەوە لە ڕووی شێوازی بەرە هەتا ئێستا ئێگزەرتێکی لێو بوو ئێرە ئێمە خۆمان ئاگادار نین ئەوانێن لێرە دراما دروستەکەن بە حکمی تەمەن ئەمە بێ ئیشارەت بە شتێ بین کۆمپانیەکانی ڕێکلام و کلیپ سازی و ئەکادیمیای سینەما و تەنانەت وەزارەتی ڕۆشنبیریش لە دروستکردنی شۆرت فیلمە و ئەو جوڵەی کە برادەرەکان و ئێمەمانان 10 ساڵێکە لە فیلمی پێکەری دڵەوە دەستمان پێکردەوە بۆ سفرنەوە بۆ بێنیشتیمان بۆ ئەزمون وها فیلمەکانی تری تا ئێسەکەیان هەمووی کاریگەری هەیە لەسەر ئەو مەسەلەیە بەڵام هێشتا هەرێڵێم هێشتا کەمە ئەو بەڕاستی پێ بڵێم ئازایەتی و خەباتجیاری هونەرمەندە سینەماکارە هاوڕێکانمە لە هەموو کوردستان کە خۆمان ناوەستین ژینا گرەوە لەگەڵاکەم ئێمە بۆستین ئیشی درامی نەکەین کەس چناکە کەس ناڵێت ئەوە بۆ دەنگی نییە خەڵک ئایڵێت مؤسساتەڵێ مؤسسات و حکوومەت کەس ناڵێ ئەوە سینەماکارەکان ئەو بۆ فیلمێکتان ئەو بۆ فیلمێکی کوردی دیار نییە دڵنیا با قسەی نابیستی بەس تۆ لەو لاوەنا لێ شاوێک لە خەڵک چاوەڕێتەکە لەبەرەوە عاشقی بینەر ناوە لێکا بەردەوام ئیش بیکە زین لە ئێستاەوە بیرۆکێ زۆر درۆیە کاڵێت هەر کەسێک زلێشی دیایداکە تریشی بێت ناوم بە محمد حەمە کەریمە دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد کاکبەمەوە فەرموو بۆ سەرپان حەزەکەم ناوە لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لەو پیشانە لا تۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی مەقتە دێنشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی چاودێریە دەرکەوتووە کە چۆن بەخادرمەکانەیەتە خوارەوە ڕان ڕوومادانە ساڵ بێتەوە بەسێنکە لە 6 ساڵ تەمبریگانان ژیانم پیای بێشەرەفی و تۆم نەبینی پێسپادێتی چوو قمارکەیت و ناوەناوە خوندەوە عاشق چ پێویستێکی بەشترەفە حافیز برادری مناڵیم کاکشوان تا چەند گرنگە دەستگیرۆی بینەریش بۆ ئێوە بۆ فیلمەکان بەتایبەت بۆ فیلمە کوردەکان و بۆ فیلمی ئالوودەش لە ئێستایە بۆی کە بۆ نمونە بێن تکت بکڕن و بێن بینەری فیلمەکە بن بۆ ئەوەی کە ئێوەش بتوان لە ئایندەیە بەردەوام بێت بینی فیلم چێژێکە
هەموو مرۆڤێکەیەتی بەڵام من ڕێز لەواگرم کە بارودۆخی کۆمەڵگاکەمان باش نیە لە ڕووی مادیەوە بەڵام لەگەڵ ئەوەشە باوەڕم وایە کە هەرگیز فیلمەکانم بینەر بەتەنیا بەجێ نێشتم دایما بینەر هەبووە دایما بینەر هاتۆتە هۆڵی و فیلمانی کە من و هاوڕێکانم بەرهەمانێ ناوان ئەگەر بارودۆخێکی خراپ هاتبێت لەبەرەوە تەوەقوعم وایە کە لە هەموو کوردستان بینەر زۆر بە شێوەیەکی باش پێشوازی لەم فیلمە بکە لە فیلمی ئالوودە لەبەرەوەی ڕام وایە زۆر کەس یانی خۆی لەم فیلمی بینێتەوە گومان بۆ بەرەو پێشچوونی سینەماش ئەرکەکە قورسەکە هیچ لەسەر ئێوەیە لەبەرەوەی ئێوە بەرهەمێنەری فیلمەکە و ئێوە ئەکتەر و ئێوە ڕۆڵگەڕانن لە نێو فیلمەکەیە بەڵام دوجاریش ئەبێت با بڵێن بینەریش بێت بەدەم ئەم کارانەوە بۆ ئەوەی کە ئێوەش بتوان لە ئایندە کاری باش و کاری یەکەم جارە بێتە سەڵاتداران بن بە پیری و نەرمەندەکانەوە بێ نەرمەندەکان ڕێلاکس بن ئیش بۆ خەڵکیش بێتیادی گەڕێتەوە وەلامەت ینی هاوشێشەی بینی ئێمە و بینەرەکان ڕەبتی زۆری هەیە بە سیستمی حکومڕانی تێڕوانین بۆ بواری سینەماوە هیوادارم وڵاتەکەمان پارێزراو بێت لە ئارامیا بژین لە ئاشتیا بژین لە داهاتوە باشتر لەم بارودۆخێکی ئێستیان بۆ بتوانین ئێمەش و خەڵکی لە هەموو بوارەکانی ژیانە پێکەوە کوردستان بەرەو پێشەوە بەرین بەردەوام بن بۆ هیوام لە ئایندە کاری باش و جوانتریش لە ئێوە ببینیم سوپاس بۆ تۆ سوپاس بۆ هونەرمەند شوانەتۆ کە لەم بەشەی پرۆگرامەکەمان بۆ دووبارە بەخێر بێ سوپاس بۆ تۆ زین لە ئێستاەوە بیرۆکێ زۆر درۆیە کاڵێت هەر کەسێک زلێشی دیایداکە تریشی بێت ناوم بە محمد حەمە کەریمە دانی پیانم کە خیانەتم لە مریەم کرد Calculement, faites-nous votre salle. حەزەکەم ناو لەسەر هەموو شاخە بەرزەکانی کوردستان بنووسم بە گەورەی کوشتنی ژنان لە وڵاتی ئێمەیان ڕۆژ بە ڕۆژ لەم پیشانە لا تۆ دوام نەکەوی تۆ سەرخۆشی مەقتە دێنشتە تۆ لە ماڵێ ماویتەوە لە کامێرەکانی چاودێریە دەرکەوتووە کە چۆن بە خادرمەکانەیەتە خوارەوە ڕان ڕوومادانە ساڵ بێتەوە بەسەرکە لە 6 ساڵتری گیانان ژیانم پیای بێشەرەفی و تۆم نەبینی دەستقادی تو چوی قمارکەی تو ماڵە خۆ عاشق چ پێویستێکی بەشتەرەفە حافیز